بەڵێ ئەچینە هەواڵی دووەممان پرسەی ماتەمینی بۆ هونەرمەندی کۆچکردو محەممەد عەباس بارام لە شاری کەرکووک ڕێکخرا و هونەرمەندانی شاری کەرکووک لە دەستدانی هونەرمەند محەممەد عەباس بارام بە خەسارەتێکی گەورە بۆ هونەری کوردی ناودەبن. هەرێمی کوردستان و کەرکووک هونەرمەندێکی گەورەی لەدەستدا کە خزمەتی زۆری لە بوارەکانی هونەر و ئاواز و موزیک و گۆرانیدا پێشکەشی میلەتەکەی کردووە. محەممەد عەباس بارام بە گۆرانیەکانی ناوبانگی لە سەراستی کوردستان و عێراق دەرکردبوو. کۆچی دوایەوە هونەرمەندە گەورەیە بە خەسارەتێکی گەورە دەزاندرێت. دیارێمە ئەم هەواڵەمان کە بیست دوو جار نیگەران بوون، یەک لەبەرەوەی هونەرمەندێکی کەرکووشی هونەرمەندێکی کوردی گەورەمان لە دەستدا ڕەنگە جێیەکی بە ئاسانی پڕ نەکرێتەوە. دوو ئەو هەواڵەمان بیست کە لە وڵاتی ئوردن داشتیان، بەڵام دەستی جەنابی کاقوبات خۆش بکە لە هەوڵێکی زۆریاندا لەگەڵ خانەوادەکەی تەرمەکەی بگەڕێنەوە بۆ کوردستان. هەزار سلااو لە ڕوحی پاچی کاک محەممەد، بەڕاستی کۆسپێکی گەورە بوو، هونەرمەندێکی شارەزا و بەسەلیقە بوو لە بواری ئاوازدانەر و شعر هەڵبژاردن. من لە نزیکەوە ئەو پیاوە دەناسنی لە کاتی خۆیە کە هاتەوە بۆ شاری کەرکووک زۆر جار ئەیوت و باسی ئەمەیە کرد ئەویت حەزەکەم کە من مردم لە شارەکەی خۆم بمنێژن جێگام ئێرە بێ و هونەرمەند و هاوڕێم کەەوە لە ساڵی هەفتاوای ناسم بۆی کەەوە لە گەڕێکی ئازادی هەردوو ماڵمان بەرامبەر بوو. ئێمە زۆر پەیوەندیمان لەگەڵ ئەم هونەرمەندەیە بوو. هونەرمەندی دەنگخۆش هەرچەندە گۆرانیەکی زۆری نییە، بەڵام ئەو هونەرمەندە ستایلێکی تایبەتی بۆ خۆی هەڵبژار لەو کاتەوە. پارێزگاری کەرکووک بەڕای دەربڕینی هاوخەمی بۆ لە دەستدانی محەممەد عەباس بارام ئامادەی داری کەرکووکی دەربڕی بۆ هێنانەوەی ڕفاتەکەی بۆ خاکی کوردستان. ئەکید ئەمە ئامادەین بۆ هەموو دەست پێشخەریەک بۆ ئەوەی کە بۆ خزمەتی بەشەریەت، بۆ خزمەتی هونەرمەندان، بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کەرکووک لە بیرمان نەچێ. ئەمە خۆمانێکێکین لە خەڵکی ئەم شارە، ئەوەی کە پێویست بێ بۆ هەر ئینسانێک کێمە ئامادەین بکەین بە سەرچاواز. محەممەد عەباس بارام لە شاری کەرکووک لەدایک بووە، کارە هونەرەکانی وای کردووە ناوبانگ لە سەراستی کوردستان دەربکات و لە چەند ڕۆژی ڕابردوودا لە وڵاتی ئوردن گیانی لەدەستدا. چاوی کاڵێ بەسەری زاری هێمن و ماچ